بەڵێ دیارە ئەمڕۆ دەسەدانی ئێمەدا بۆ لای بەڕێزکە ئەمیتکاوە هەدەفی سەرەکی سەردانەکەمان پیرۆزباییکردن لە جەنابی بوو بۆی دەست بەکار بوون و لەم پۆستەدا کە ناو شاری کەرکووکە بەڕاستی پۆستێکی ئاوها گرنگ ئەرکەکەی زۆر قورسە بێ بەڕاتی لە شاری کەرکووکە کە هەمومانەزانین موامەرات و دەستی دەرەکی زۆر تیا دەورە بینێ و ئێمە وەکو خۆمان وەکو کۆمەڵی دادگاریەوەی کە لەسەر ئێمە بکرێ لەو شارکردنەوەی خەڵک لە هەمانجی و تێکەڵچێکی و دڵسۆزی خەڵک لەگەڵ پۆلیس و دەستگا ئەمنیەکانە کە ئەرشی سەرشانی هەموو لایەکمان بتوانین پارێزگاری لەم شارە بکەین و ئومێد دەکەین کە جەنابیان بۆ ئەرقەلانی کە دێنە پێشی زیاتر پتەوتر و بەهێزتر بێ بۆ سەقامکردنی یاسا سەقامکردنی ئەمن و ئاسایی لەم شارەیە کە دوجار هەمومان ئیسفادەی لەکەین و هەمومان ئەچینە ئەو دۆخەوە کە بڵێن شارەکەمان شارێکی ئەمانە. ئەوەی زۆر سوپاسی هاتنی بەڕێزان وەردی کۆمەڵی دادگەری هاتوونە بۆ پیرۆزبایی و بۆ پشتیوانی هێزە ئەمنیەکان. منەم ڕۆژە بە ڕۆژێکی پیرۆست ناونووسەکەم چکە لە بەرەوەیکەوە بتوانین ئێمە هەموو لایەکمان لە یەک سەنگەرە بە هاوکاری یەکتری بکەین بۆیکەوە ئەم شارە لە هەموو گرژی و ئاڵۆزیێک و لە هەموو کارە خراپەکاریەکان بپارێزین. هیوادارینکەوە فەرماندەی پۆلیسی کەرکووک و قیادەی شۆڕتەی کەرکووک ئێمە بتوانین سەرپەرشتی هەموو جمو جۆڵە چالاکیەکانی خۆمان بکەین لەم شارەیە بۆ بەڕێکردن و بۆ سەقامگیرکردنی ئەمن و ئاسایش بۆ هەموو هاوڵاتیەک. منیش دەنگ و ڕەنگی هەموو لایەکم بۆی کەوا بتوانم خزمەتی کورد و عەرەب و تورکمان و هەموو کە منەتەوەتەکان لێرە بکەم هەموو هاوڵاتیەک بتوانێت بە ئەمنیەتی خۆیەوە هەڵسوکەوتی خۆی بکە و بەبێ ئەوەی کەوا هیچ ترسێکی لەسەر هەبێت و ئەمڕۆکە دۆخێکە دۆخەکەش زۆر ئارامە و ئەوەی کەوا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە باسەگرێ هەمووی دوورە لە ڕاستیەوە ئێمە هەمووی هێزە ئەمنیەکانمان لە ئامادە باشیدایە بۆ هەر ئەگەرێک هیوادارینکەوە هاوڵاتیانی ئەم شارە دڵڕاوکیان نەبێت و هێزە ئەمنیەکانمان لە ئامادە باشیدان